دوێنێ غەدار ئەو چی بوو ماکسێ لەبەرتا ئاخر ڕەنگی پیازی من کە ئەیبینی مەزانی چۆن کەرە بم ها جاری کەشتی وا لەبەر نەکەی لەبەر دەرگا ئەو بەجددیتە بۆدە ئەو هێنم وەڵڵا ئەو هێنم بەس بەلەم لێ مەگە ئێمە داخوازی و کاکە مناڵەکان تۆزێک قیسیچمەن نابێ ڕازیان کەم بۆ جاری بە براکان دەڵێ کاکە تیان مەگەێنە جاری بە مناڵەکان ڕازی کەم ئەوردە و دەخۆم تەتیب یەکەم خەم بە قوربانێ و وایە و باوکە گیان ئەزانی چۆن کاک شەوکەی جان ئاوا قەرز ناسێتەوە بۆ مێنیتەوە بە پیاو نەبێنەرەوە پێڵە دەی بەخوای ژینە خاوەشوانە بۆ نێرم تێک بەحافیز باوکە گیان گیانی باوکە مامۆستا عەرەبی داوای ئینشایەکی لێکردن ئەتوانی یارمەتیم بی بۆ کچەکەم من کوردیەکەم فولە تاکو بە عەربی بۆ بنووسم ئەشەمبیلا من دوو کەلیمە ئەزانم بە سێوەڵێن فەتاح و ئەگەشتێکیش دوو پێڵێن بەدیع باوکە گیانەکەم فەتەح نییە و توفاحە وەڵا ڕازەکەی ئەوی کەشیان بەدیعە نییە بەعیدە واللهی خۆتە ئاخرتە ئەوەیە بووێڵم من ئینشای عەربی من چوزانم کچی من کچە جوانەکەی باوکی خۆی بەڵێ باوکە گیان کچە تاقانەکەی باوکی خۆی بەڵێ باوکە گیان کچە نازدارەکەی من باوکە گیان چی توی ئیمتیحانم هەیە تۆس خێرا قسە بکەی ئەوەی ڕاستی بێ کچە جوانەکەی باوکی خۆی تۆ باوکە گیان بڕێنەوە مۆزوعەکە ئەتوێت چی بڵێ زين شلون نيك هي موضوعك هي ما يريك خمي يكسر فەرمو تناس دارك باوشي خوي بابا چینەوە سەرەتا بەڵێ باوکە گیان ألم هنا تو حزب تنياي ناكي كتي من ناوەڵا باوکە گیانەوە نیە شکرتۆ هەیە بروسی گیان هەیە هەستی گیان هەیە تينا يعني مقصدم نازم شلون تيبينم تناس دارك باوشي خوي دەی باوکە گیان ئەتوێ بڵێ چی بیڵێ خێراکە ألم هنا تو بيدي دايك ناكر والله وەڵا باوکە گیان چۆن بیری ناکەم ئای دایکە گیان باوکم چەند باشە تا ئێستا پەیمان تازاکات و کە لەگەڵ هەر لەگەڵ تۆیا بێ ئەرێ بابە پەیمانێکی کوامرشتی واموتووە بۆ لە باتی من قساکەی ئای زۆر سەیری بڕە سەعیکە بکە دێسا ئەمرن نەمێنێ هەستیم بۆ بانکە لێوە وتم ئۆخەی تێگەیشت هەستی بەڵێ باو ئەوەرە ڕۆڵە هات وەی هەستی یانی شکوور بەزەم کوڕم نیەتی باوکیان باشی کوڕە جوانەکەی باوکی خۆم بانە بم باوی گیان تاقانەکەی بابە گیانی باو کوڕە جوانەکەم گیان کوڕە ئازاکەم باو دەگیان دە چییە؟ کوڕی من شێرە قوربانم بێگومانە تۆ بمان ماوەتەوە تۆ شێر بیتەوە منی شێرە بم کوڕە جوانەکەی باوکی خۆی باویان ئیشمە چیتر هەناسەکەم هینە مۆزوعێک هەیە هەستی بە جددی جوان جۆن بۆ بگرە تۆ لە هەمویان ئاقڵتری قوربانم مای بێگومان تاکانەکەی باوکی خۆی تخوا باوی گیان تاوشتە لێ نایە ئەوە مۆزوعەکە تۆزێک نازانم چۆن تێوگەی نازانم قەت وا نەبوویتە ئەڵێم هەستی گیان باو بڵێ ئاقلانی کەلانی تۆ هەز بە تەنیایی ناکەی ناوەڵا با لەخوا بزابێ ئەیمانچی خێزانێکی کنجیلان و جوان ئەوە تا تۆ هەی تەمەنت درێژ بێ پەیام گیان کاکە بروسی گیان وا بۆ تێناگە چی تێبگەم تۆڵی تەنیانی نەوەڵا تەنیانی یعنی مەبەستم ئەوەیە کوڕەکەم بۆ تێناگەی لە من نازانم چۆن تێگەێنە هەم تۆ بیری دایکە ناکەی وەڵای باوە گیان های دایک گیان نییە ئەزیزە ماڵی چۆڵ کرد بۆ من بەڵام تا ڕۆحت ئاسوودە بێ باوکم پەیمانی نوێ کردێتەوە کە هەروە بمێنینەوە و هیچ ژنێک نێنێ ئەرێ بابە پەیمان نوێکردنەوەی کوا مرشتی وام وتووە کوا شەکەی وام شکانەوە مردوو مرێ بۆ تو ڕابی بە تەمایکی پێم بڵێ ئەمرن نەمێنێت وەختی نییە ڕۆژی کە تێدەگەن مەسەلا تۆ هەسەلاتە دێبڕە ڕدەی پەیمانی تێدەکرد بێتەوە ئەمرن نەمێنێ بۆ خاتری پێغەمبەر يا الله يا الله پێغەمبەر خێر خوا وەزع باوکە خێر معقولە مامۆسا لە زانست و زانیاریە دوو یامەتێ باوکەڕە دوو لەدا گورن نەوەڵا هەی وڵا دوو لە ساڵ کوڕ باو تەپڕی سەرم جاکڕم خۆ هەرچاون و قەنات و سێ زەڕ لێ بە حەوش دەگەرێنە ئەی بەخوا مامۆسا بەڵای ما باوکە خواوە غەدر مامۆسا وای لێ هاتووە غەدر لە کوڕی من بکە دوو خەم
من نەبێت چی بکەی مامۆس ئێستا ئەچمە سەری بزانە چی پێەکەم آخر خۆم خۆنا ئەی خاڵشوانە نە ئامان بلە نەگەیشتیوە آخر خاڵم هورە بێعەقڵ خاڵە شوانە هەفتا و پێنجێکی پێ هەبلە سەلام و عەلەیکوم دەچی پیانە وەتەتەتەتەتەتە سیچ لێ بکوژە من قوڕیش لۆکە بەسەر خۆما بلە بۆ خاتی خوا آخر باوکە وڵڵای چەند سێرەکەم بە قورئان سیقەمەتم وەرە لەگەڵ باوکی خۆت وەرە لە من ڕانابینی من ناترسم آخر باوکە وڵڵای یەک شیشەکەم پێ ناخۆش نەبێت ڕێز و حورمەتمە پشیلێکی سوورمانەوە تۆ زێرەوە لێ کردو بەسا ئەدەبسس پێشم کەەوە بزانێسە چی بووەکەم بڕۆین ئەبا بۆی چۆ جانتایان دەدانیە دەباش کوتانەکە دانێ بڕۆ وەرە پێشم کەەوە داخوا بەخێر بێت یاخوا بەوەی مامۆساجیان ئەمرکەن ئەمە بستیتیان نیە وەڵاهی خواردم خۆکتم مامۆستا بە حەقەت زۆر لێو عاتسم ئەخ بۆ سەبەب عشرەت بیزانیە خوا ئاگای لێ هەمووی بە ئاگریجی و بیکەیسیەوە پێشی بڵێ زۆریم ئەزایکی لەوە چێ تۆ بە غەڵەت هاتبێت یینی ئاربجی بۆ چی بۆ لای منێ من مامۆسایەکی داما و نەقبەتم مامۆستاگیان دوعای خێر بکە خاڵەشوانی نەیزانێ بە ناموسم خاڵەشوانی کەرێکە بە توا پێڕوە نەبا حات بە هەفتا و پێنجی هاتە بۆ ئەمایت ئەم شەو ئەزی بەزینوی ئەمایتەوە ئەخ باشە چیم کردو ئەمرکەنیەوە مامۆستاگیان چی نەکردو کوڕەکە معقول لە زانیاریە دوو لە دەبێنێ ئاخر بۆ بکەوێ بۆ ساقیت بێ کاکە خۆخەتای من نییە خۆی هیچ نازانێ بڵێ بزوێنی کورد داجا بنێ بزوێنی کەی مشکلی مامۆستا لە بە چای خۆما پرسیایی دەکا جارە من هەرچی احتیمادم هەیە لەسرم کوڕەمە دەیخوا لێ نەسەنگە من پرسیایی لە تۆکەم بەڵێ نان چەنی بە هەزارە 6 ڕەحمەت لێ بێت دەی بە حیسیەتم بە ناموسم بە مقدساتم ئەمە کە ئەچێ بەیانیان بۆ نان دەنانی ئێنێ بە هەزار دە وەڵڵاهی لەوانەی بیتزێ باشە بابەت چی بتزێ ئەو خۆی خۆشیانەوێ هەموو بازارەکە خۆشیانەوێ یەکسەر دەی ئێنێ باش تۆ وایە دە تۆ واز لەو بێنە من پرسیارێکی لێ فەرموو پێم مان خۆشە دوورە یا ئەفریقا جوابی بەرەوە یەکسەر دوای بۆمە مانگ نزیکترە مانگ نزیکترە بەڵێ. کورە عی بە ڕۆڵە کەشت نازانی لە خۆتەوە میڵێ ئاوە ئەفریقا ئاوە بەڵام مانگ ئەمەngە دوورە نەبێتەوە ئەخۆ دەما مەساوانیە وەڵڵاهی دایمە شوێنی حوزە ئەو مانگە ئەواکەم دایەک خۆ بە قسەی تۆ نابێ بەساقە بم سەرشێتم مەکەن ئێوە وام لێ بکەن ئەسڵەن هەر فرم بە جمهوریەتەوە نامێنێ یەک پرسیاری کەوریەکە بیکە سەرچاوی شیرەمەنیەکان و گۆشت لە شۆ زۆرە باوکە بڕۆ جواب ئەکسەر زۆر ئاسانە سۆپەر مارکێت چاچی نازانی قڕ بە و سەرەی من بەخوا تاماوی ناگەیتە دووی ابتیدایش باشە مامۆستا تۆ بۆ غەدری لەکەی کاکە وەرە ئەوە دوکانی کا حەمە عەلیەوە تا مارکێتی هەیە وەرە بە کاتۆن شتیری بۆ بێنم وەرە بە کاتۆن مریشکو بۆ بێنم یەک پرسیاری کە لێکم باوکی زۆر زیرەکە لە خۆ زیرەکترە ماشەڵڵا بیکە باشە لەم فەسڵەیە هەنا زۆرە و هەناری شیرین و هەناری باش لە شۆ زۆرە لە پرسیارە باوکە پێمان ڕابێنی مامۆستا پرسیارە ئاکسە دوای بەرەوە باوکە بە حرمەتی جۆ جناب عیبە جوای یەکسەر علوەکە ئەوە جوابە کورە چەپڵی چی بۆ لێ باوشی ئەو تەلەبەیە نازانم ناوە چیە تۆ باشە بۆ ئاخر سەبەب یعنی چی عیندە علوە نییە هەیە باوکم بە حیسیەتم بە پیکا بۆ تێنمە دەرەوە هەیدە مامۆستا زۆر سەیرە مامۆستا باشە یەک پرسیاری دێ بیکە باشە پرسیاری چکە چ شتێ لەگەڵ نانی بەیانیان ناخورێ ئەخت خوا باوکە وەڵای لەبەر حرمەتی جەناب ئەمە قەیدە هەڕێکە هەموو تۆ جواب بەرەوە ئەدەبسس مامۆستاسە دوای بەرەوە خوا هەر خۆم نانی ئێوارە ئافرم گورە بەخوا 10 دقیقە لێرە بن هەر شێت مەکەم یا من ئێوە بەجێڵم یا ئێوە من بەجێبێڵن کاکە مۆستا ڕجال لێکم کاکە خەریکە شێتمانەکەی ئەوە تا کوڕەکەم ماشەڵاڵی تووتیە موت لێگەڵێتەوە ماشەڵڵای لێبێ جوابێ و تەلەفونە بەرەوە قڕ نەگیرێ مامۆستا نایناسم ئەلو کاکە سماگیان چۆنی باشە قوربان سەر چا فەرموو کاکە جانەوە بروستی کوڕ فەسڵ کرا لەبەر ئەوەی فەسبووکێکی بەناوی منەوە داناوە و ناوەی بۆ هەموو مامۆستاکان ناردووە داوای ئەسئلەی امتحانەکانی کردووە ئەوای وایان زانی و من نەیانزانیوە هەموو ئەسئلەکانیان بۆ ناردووە جا لەبەر ئەوە فەسڵمان کرد باشە قوربان وعافیس